کتێبی دەنگی کێ بەنهێنی حکمی جیهان ئەکات. ئەم کتێبە منسوور عەبدولحەکیم نووسیوێتی و هیلال سابر کردوێتی بە کوردی. ئەم بەرهەمە دەستگای چاپ و پەخشی ڕێنما بڵاوی کردوێتەوە و مافی دەنگیشی پارێزراوە بۆ پێشڕەو عومەر. کتێبی دەنگی کێ حکمی جیهانەکات لە ئامادەکردنی شوانەیە و بە دەنگی پێشڕەو عومەر پێشکەشەکرێت. ئینجیلە نوێیەکان ئەمریکا بەرەو کۆتاییە بن. تاقمی ئینجیلە نەریتخوازەکان ئوسوڵیەکان کە لە سەدەی ڕابردوو سەریان هەڵدا چەندین پارچە ئینجیلیان بەدەستەوە گرتبوو لەوانەی کە باز لە پێشبینیەکانی ئاخر زەمانەکەن و بە تایبەتیش سفری ڕوئیا کە بە دیاریکراوی باز لە شەڕی هێرمەجدونی کۆتایی زەمانەکە لە بەشی 16می ئینجیلی یوحەنادا هاتووە کە 200 ملیۆن پیاو لە سوپای ڕۆژهەڵات بۆ ماوەی ساڵێک شەڕەکەن. دواتر ئەم سوپایە پاژەوەی هەموو شتێک گوێرانەکە ئاگاتە ڕووباری فرات. ئەوەش ئەو جەنگە ئەتۆمیەیە کە تە ڕووشک پێکەوە ئەسووتێنێت و تەمەنی گۆی زەوی کۆتایی پێدێنێ. تەنها کەمێک جوولەکە ئەمێننەوە و ئەوەی لە تەمەنی زەوی ماوە تەواویەکەن. سفری حزقیالیش 38 و 39 زیاتر دەربارەی ئەو جەنگە ئەتۆمی ئەدوێت وەڵێ. بارانەکان بەخوڕە بارێن و باردەکان ئەتوێنەوە و ئاگر ئەبارێت و زەوی ئەلەرزێ و چیاکان تەختە بن و بەردەکان هاڕەکەن و دیوارەکان بە شێوەیەکی ئەو پەڕی تۆقێنەر لەگەڵ زەویدا تەختە بن. لە سفری زەکەریاشدا 12 بۆ 14 وەسفێکی دیکەمان بۆ ئەو جەنگە بەرچاوەکەوێ. خەڵکی هەر بە پێوە پێستیاندا ئەماڵدرێت، چاو زمانیشیان ئەتوێتەوە و دا ئەخورێت. هەروها سفری حزقیال ئەڵێ 7 مانگ درێژەی ئەبێت هەتا ماڵی ئیسرائیل بتوانێت دفنیان بکە پێشەوەی سەرزەوی پاک بکەنەوە. لەبیرمان نەچێ ئەم دەقانە ئاماژە بۆ دابەزینی مەسیح سەلامی خوای لێبێ دەکەن بۆ سەرکردایەتیکردنی ئەو شەڕە و گرتنە دەستی جڵەوی کاروبارەکان کە ناو ئەبرێ بە حکمی هەزارەی سەیدی مەسیح لە سەرزەوی. لای مەسیحیەکان بە هاتنی دووەم ناو ئەبرێ، بەڵام لای جوولەکە هاتنی یەکەمی مەسیحە. ئەمە ئینجیلە نەریتخوازەکان لە ئەمریکا و ئەوروپا بازاری گەرمەکەن، یان ئەو بزوتنەوە زایۆنیزمە مەسیحیەی کە لە سەدەی ڕابردووە دەستی گرتووە بەسەر ئەمریکادا و تا ئێستاکەش بەردەوامە. ئەمەش هۆکار بۆ شەڕەکانی ئەمریکا و دەستێوەردانی سەربازی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراویش خاکی فرات، خاکی عێراق بۆ ئەوەی نزیک بێت لە خاکی شەڕی کۆتاییەوە. هێرمەجدون لە فەڵەستینە. تەنانەت سەرۆکی پێشووتری قەشە ئینجیلەکان سیسی کریب ساڵی 1977 شتێکی نووسیوتی: لەم جەنگەی کۆتاییدا مەسیحی پاشا ملیۆنان کەسایەتی سەربازی درەوشاوە بەیەکدا ئەهاڕێت کە بەرەی دژ بە مەسیح بەڕێوەیان ئەبا. لە پەرتووکەکەیدا کۆتا گەورەترین گۆی زەوی نووسەر هاڵ لێنتسی ئەڵێت بە دڵنیاییەوە دەوڵەتی ئیسرائیل هێڵی مێژوویە بۆ زۆرینەی ڕووداوەکانی ئێستا و داهاتوو. پاشان ئەڵێ پێشەوەی جوولەکە ببنە دەوڵەت هیچ شتێکیان نەدرکان و پەردەیان لەسەر ڕووی هیچ زانیاریەک لانەدا، بەڵام ئێستا کە ئەوە ڕوویداوە واتە کە بوونەتە دەوڵەت ژماردنی بەرەوژێر هەتا سفر عودت تەنازولی دەستی پێکردووە بۆ ئەو ئاماژانەی پەیوەستن بە سەرجەم ڕووداوە پێشبینی کراوەکانی داهاتووەوە. لەبەرەوەش کە پێویستە هەندێک بازنە بۆ هێزگەلێکی سیاسی تایبەت و بە پشبەستن بە پێشبینیەکان دەرکەون. ئیدی جیهان هەمووی لە چوار دەوری ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە تایبەت لە دەوری ئیسرائیل لە ڕۆژەکانی کۆتاییدا چڕ ئەبنەوە. هەموو نەتەوەکان شۆک و شپرزابن
بەوەی کە لەوێ ڕوئەدا. بە دڵنیاییەوە ئێستا ئەتوانین ببینین ئەوەی وتراوە وردە وردە ڕێچکەی خۆی ئەگرێ لە نێو پێشبینیەکاندا، وەک چۆن ڕووداوەکانی ڕۆژانە شوێنی خۆیان لە نێو ڕۆژنامەکاندا ئەکەنەوە. سەبارەت بە جەنگی وێرانکەری داهاتوو هێرمازدۆن لێنسی لە پەرتووکەکەی داڵێ کاتێک جەنگە گەورەکان ئەگەنە ئاستێک، هەموو کەسێک ئەگەری کوژرانی هەبێت ئەو کاتە ئیدی ساتە مەزنەکەیە کە مەسیح مرۆڤایەتی لە وێرانبوونی تەواوەتی ڕزگارەکە. لەم کاتەدا ئەو جوولەکانەی لەسەر بڕین تاریان ئەبن بە مەسیحی. پاش جەنگی هێرمازدۆن تەنها 144,000 جوولەکە لە ژیاندا ئەمێننەوە. ئەوسا هەریەک لەوان ژن و پیا و مناڵ لە بەردەم مەسیحدا ئەچەمێنەوە، وەک تازە مەسیحیەک هەر کام لەوانەی ئەگەنە تەمەنی پێگەشتن دەست ئەکەن بە مزگێنیدان بە بەشارەتی مەسیح. ئەمەیە بیرکردنەوەی ئینجیلە نەریتخوازەکان، ئوسوڵیەکانی ئەمریکا و سەرکردە و پێشەواکانیشان. بە تەواوی لە پاش ڕووداوەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 ئەم فکرە پیلانگیێڕێ ڕوون بۆتەوە. پیلانگیێڕیەکەش بۆ ناوڕۆکی پێشبینیەکانی تەورات و ئینجیل ئەگەڕێتەوە، ئەوەش کە بوشی باوک و کوڕ و سەرکردەکانی دواتریش کردیان دەرهەق بە وڵاتانی ڕۆژهەڵات لە کوشتن و وێرانکاری، ئەوەش کە جەماعەتی مەیمون و بەراز لە فەڵەستین ئەنجامێدەن لە قەڵاچۆی گەلی فەڵەستینی. هەموو ئەمانە لەبەر ئەوەیە کە بەر لە ڕوودانی جەنگی هێرمازدۆن کە جەنگێکە و باوەڕیان وایە ئەبێت موسڵمانان لەسەر خاکی بەڵێندرا و سەر ببڕن و بیان کەنە قوربانی و پێشکەشی خواوەندەکەیانی بکەن. قەشەبات ڕۆبرتسۆن کە یەکێک بوو لە پاڵێوراوانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ساڵی 1988 لە هەڵبژاردنە بەرایەکانی پارتی کۆماری لە بەرنامە تەلەڤیزیۆنەکەیدا یانەی 700 ڕایگەیاند کە شارۆنی سەرۆکوەزیرانی ئیسرائیل هەڵەی کرد کە لەژێر ناوی چارەسەرە دروستەکە ئەیویست فەڵەستین بە بەش لەناو ببە، وەلێ دروست ئەوەیە کە بە یەک لێدان لەناو ببرێ. پاساوی ئەم قەشە ئەمریکا کە خەریک بوو ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە بوو کە موسڵمانان خراپن و پێغەمبەر و خواکەشیان خراپ و شەڕەنگێزن. ئەم وتەی قورئانی پیرۆزی ئەخوێندەوە و ئەی کردە پاساوی قسەکانی بەبێ تێگەشتن لە مەغزای ئایەتەکە. فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحضروهم واقعدوا لهم كل مرصد. سورة توبة آية 5. واتا اینجا کەمانگە حرام و خاوەن ڕێزەکان برانەوە، واتە ئەوانەی کە جەنگیان تێدا قەدەغەکراوە کە ئەوانیش ئەم 4 مانگن: زیلقعدە، ذیلحجە، محەڕەم، ڕەجەب. دەسا ئێوەش لە هەر جەنگێکدا مشریکەکانتان دەستکەوت بەمەرجێ ژن و مناڵ و گۆشەگیر نەبن، بیان کوژن و بیان گرن و دیلیان کەن و گەمارویان بدەن و مەهێڵن بەم لاولادا بچن، لە هەموو کەمین و ڕێگەیەکیشدا بۆیان دانیشن. ئەمەیە هزری ئاینی و سیاسی سەرکردە و بیرمەندانی ئەمریکا کە جڵەوی بڕیاری سیاسی و سەربازی گەورەترین دەوڵەتی جیهانیان بەدەستە. هەرچی ئیسرائیل ئەیکا لە داگیرکاری و کشتوبڕ لای ئەوان بۆتە بەشێک لە ئیرادەی خوددا و هێنانەدی ئەوەی لە ئینجیل و تەورات داهاتووە لە پێشبینیە ئایندەییەکان. هەردوو پێی ویلایەتە یەکگرتوەکانیان خستۆتە لێواری کۆتایی هاتنەوە، چارەنووسیشان بەستوتەوە بە چارەنووسی دەوڵەتی ئیسرائیلەوە. وای لێ هاتووە ئەمریکا بووە بە یەکێک لە ویلایەتەکانی ئیسرائیل، نەک وەک ئەوەی هەندێک پێیان وایە ئیسرائیل یەکێک بێ لە ویلایەتەکانی ئەمریکا. ڕۆژێکیش بوو ڕووس مەزنترین دەوڵەت و هێزێکی گەورە و پێگەیەکی مەزنی هەبوو لە تەرازوی هێزدا پێش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤیەت لە سەدەی ڕابردوودا بەدەستی ماسۆنیەتی جوولەکە. ئینجیلە ئەمریکەکان گومانیان وابوو کە ڕووسەکان ئەو یەئجوج و مەئجوجەن کە لە پەرتووکی پیرۆزدا باسییان لێکراوە و ئەوانن کە سەرکردایەتی سوپای شەڕ خراپەکەن لە جەنگی هێرمازدۆندا.
هاوپەیمانەتی هەندێک دەوڵەتی ئیسلامی عەرەبی لەگەڵ یەکێتی سۆڤێتیان بە جۆرێک تەماشا کرد، گوایە نیشانەی کۆتایی یان کۆتایی قۆناغی دواتر و دواهەمینی تەمەنی گۆی زەویە کە قۆناغی لوتکە و یەک لای کەرەوە و دامەزراندنی مەملەکەتی هەزارەی مەسیحە کە مەسیح لە شاری قودس 1000 ساڵ جیهان بەڕێوە ئەبات و جوولەکەش ئەبن بە مەسیحی. عەرەبیش پێویستە خاکی جوولەکە کە لە نیلەوە تا فرا دەگرێتەوە بەجێ بێڵن، چونکە ئەم خاکە هی جوولەکەیە و بەخششی خودایە بۆ ئەوان بە گومانی خۆیان. هەندێکیش پێیان وایە کە ئێمە زێدەڕەوی ئەکەین لە شرۆڤەکانماندا بۆ ماجەڕای ڕووداوەکان، یان ئێمە لە عاشقانی بیردۆزی پیرانجێڕین کە هەندێک ڕەتیەکەنەوە و زۆرێکیش پشگیری لێکەن. هیچ بەڵگەیەکیش نییە گەورەتر لە گوفتار و کردارەکانی خودی خاوەن پێگەکان خۆیان کە بەشدارن لە داڕشتنی بڕیاری ئەمریکادا، وەکو جێری فولویلی مبەشیری ئینجیلی و ڕاوێژکاری سەرۆکی پێشووتری کۆچکردووی ئەمریکا ڕۆناڵد ڕیگان. خانمان نووسەری ئەمریکی گریز هالسل لە پەرتوکەکەیدا النبوءة والسیاسە ئەڵێ ڕۆناڵد ڕیگان یەکێک بوو لەو کەسانەی پەرتووکی کۆتا گەورەترین گۆی زەوی خوێندەوە. ئایا ئەویش وەکو لێنیتسی باوەڕی وایە کە خوا بڕیاری دابێ ئەم نەوەیە بە دیاریکراوی کە لە ڕۆژگاری ئێستایە ئەژین گۆی زەوی وێران بکەن؟ ئایا دەستمان بە کردەی ژماردنی بەرەوژێر هەتا سفر عدت تەنازولی کردووە بۆ لەناوبردنی خۆمان؟ هەروەها ئەژڵێت لە سەرەتای ساڵی 1986 لیبیا بۆ دوژمنی یەکەمی ڕۆناڵد ڕیگان لە ڕووی نێودەوڵەتیەوە. ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆ پێشبینیەکی تەوراتی بە پشتبەستن بەوتەی جەیمس میلز سەرۆکی پێشووتری ئەنجومەنی پیران لە ویلایەتی کالیفۆرنیا؟ گوایە ڕیگان ڕقی لە لیبیا بۆتەوە، چونکە لیبیا یەکێکە لە دوژمنەکانی ئیسرائیل بە پێی پێشبینیەکان و سەرنجامیش دوژمنی خوایە. لە ئێوارەخوانێکدا کە ساڵی 1970 لە شاری سکرمنتۆی کالیفۆرنیا کە ئەو کات ڕیگان حاکمی ئەوێ بوو سازکرا بۆ ڕێزلێنان لە جەیمس میلز، ڕیگان لە ناکاو دەستی بە قسەکردن کرد بۆ میلز کە لە تەنیشتی دانیشتە بوو دەربارەی پێشبینیە ئینجیلیەکان و بەهای جەنگینمان دژ بە یەکێتی سۆڤێت یەئجوج و مەئجوجی پەرتووکی پیرۆز. میلزیش ئەم ڕووداوە لە مانگی ئۆگەستی ساڵی 1985 لە گۆڤاری ساندیگۆ باسەکات وەڵێت ڕیگان بە چەخت لێکردنەوەیەکی توندەوە پێی ڕاگەاندووە. لە بەشی 38 ئەصحاحی حزقیالدا دەقێک هێڵێ بە دڵنیاییەوە خاکی ئیسرائیل لە داهاتوو ڕووبەڕووی هێرشگەلێک ئەبێتەوە کە سوپاکانی سەر بە دەوڵەتێک کە باوەڕیان بە خودانیە ئەیکەنە سەری. ئەژڵێت لیبیا لە نێو ئەو سوپایانەدا ئەبێ. ئایا تێئەگەیت ئەوە مانای چییە؟ ئێستاکە لیبیا بۆتە شیوعی، ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هێرمازدۆن دوور نییە. هەردوو توێژەر لاری جۆنس لە نیویۆرک و ئەندرۆ لاخ لە پەیمانگای مەسیحی ئینجیلی لە شاری واشنگتن ئەڵێن لێکۆڵینەوەکەیان قایلیانەکا بەوەی کە ڕیگان لە ڕابردوودا شرۆڤێکی تەوراتی بۆ پێشبینیەک پەسەند کردووە کاڵێت هێرمازدۆنی ئەتۆمی ڕووداوێکە ناکرێت خۆتی لێلادەیت و لەوانەیە ڕیگان تا ساڵی 1986 لەسەر ئەم بیر و باوەڕە بەردەوام بووبێ. بابەتەکەش بەڕادەیە کاریگەر و سەرنج ڕاکێشە من بەشێکی تایبەتی تەرخانەکەم بۆ ڕیگان و بیر و باوەڕەکەی. سەرهەڵدانی بیردۆزی پیلانجێڕی. ئەم بیردۆزە پیلانجێڕیە لە ئەمریکا ئەگەڕێتەوە بۆ هەوڵی سایرۆس ئینگرسۆن سکۆفیلدی لەدایکبووی لە کلینتۆنی ویلایەتی میشیگن. سکۆفیلد بە هاوتا ئێرلەندیەکەی جۆن نیلسۆن داربی کاریگەر بووە کە لە سەدەی 19 زاینیدا ژیاوە و لە کۆلێژی ترینیتی لە دوبلین خوێندوێتی. پاشان وەک قەشە لە ئینگلتەرا کاری کردووە. ئەیوت خوا دوو نەخشەی هەیە، لای خوا دوو تاقم و کۆمەڵە خەڵکەن مامەڵەیان لەگەڵەکە. ئیسرائیل مەملەکەتی خوایە لەسەر زەوی و
کەنیسەی مەسیحیش مەملەکەتی خوایە لە ئاسمان. جۆن نیلسۆن داربیش سەردانی کەنەدا و ئەمریکای کردووە و کاریگەری لە عەقیدە و بیرروباوەڕی قەشە جەیمس برۆکسی چاودێری کەنیسەی مەسیحی کردووە لە سانت لویس. لێرەشەوە کاریگەربوونی سکۆفیلد و باوەڕەکەشی بە بیردۆزی پیلانجێڕی داربی دەستی پێکردووە کە دامەزراوە لەسەر پێشبینیە تەوراتیە ئینجیلەکان و کاریگەری گەورەشی هەیە لەسەر بڕیاری سیاسی ئەمریکا. سکۆفیلد و داربی پێشبینی ئاینیان خستۆتە پێگەی یەکەم بۆ تێگەیشتن لە مەسیحیەت. لە سەرەتای ساڵی 1875 سکۆفیلد چەندین کۆنگرەی بەست دەربارەی پێشبینەکانی پەرتۆکی پیرۆز و شەرحی ئەوەی ئەکرد کە خوا نەخشەیەکی لەسەر زەوی هەیە لە پێناوی ئیسرائیل و نەخشەی خوداش لە ئاسمان لە پێناوی ڕزگارکردنی مەسیحیەت شرۆڤە گەلێکیشی خستەنێ و ڕژێمی ئاینی ئینجیلەوە. لە ساڵی 1909 یەکەم سەرچاوەی ئینجیلی بڵاوکرایەوە کە سکۆفیلد داینا و بووە پەرتووکی زۆر بەکارهاتوو خوێندراوە دەربارەی مەسیحیەت و ملیۆنان دانەی لێچاپکرا. سکۆفیلد زۆر شارەزا بوو لە شەرحی بیرروبۆچوونە کەسیەکانیدا دەربارەی پێشبینیەکانی ئینجیل. ڕوونی کردەوە کە مێژووی مرۆڤ بەسەر قۆناغ گەلێکی دیاریکراودا دابەشە بێ، خوداش بەڕێگا گەلی جیاواز ئەڕوانێتە مرۆڤ. سەبارەت بە قۆناغی پیلانجێڕی ژەڵێ قۆناغێکە لە کات مرۆڤ تیایدا تاقیەکرێتەوە سەبارەت بە گوێڕایەڵیکردنی خوددا. قۆناغە دیاریکراوەکانیشی دابەش کردووە بۆ 7 قۆناغی جیاواز. وای ئەبینێت کە ئەسڵ ئەوە نییە ئەم جیهانە لە ئاشتی دابژی، بەڵکو جیهان بەرەو کارەساتێکی ڕاستیەقینەی وێرانکەر و شەڕێکی یەکلاکەرەوەی جیهانی هەنگاوەنێ کە مەسیح ڕابەرایەتێکە. ئەویش شەڕی هارمەگیدۆن هێرماجدۆنە. ئەوسا مەسیح پەیڕەوانی بەرزەکاتەوە بۆ ئاسمان تا ڕزگاریان کە لەو کارەساتە پێشهاتووە. ئەو تێگەیشتنە هەڵانەی پێشبینیەکانی ئینجیل هەر لە سەدەی 19 زاینەوە ڕۆچوونەتە نێو قوڵایی ویژدانی گەلی ئەمریکیەوە و تا ئەم سەدەیەش بەردەوامە. تەنانەت لێکۆڵینەوەیەکی دامەزراوەی نیلسن کە لە ئۆکتۆبەری ساڵی 1985 بڵاوکراوەتەوەڵێت کە 61 ملیۆن ئەمریکی واتە لە 140 بینەرانی کەناڵەکان بە شێوەیەکی ڕێکخراو گوێ بۆ ئەو مبەشیرانە ئەگرن کە پێیان ئەڵێن ئێمە ناتوانین شتێک بکەین بۆ ڕێگریکردن لەو جەنگی ئەتۆمیەی کە لە ڕۆژگار و سەردەمی ئێمەدا ڕوئەدا. لە ئینجیلیە زۆر دیارەکانیش ئەوانەیانن کە لە تەلەڤیزیۆنەوە پێشبینی ڕوودانی هێرماجدۆن پەخشەکەن. دیارترین کەسایەتیە ئینجیلیە نەریتخوازەکانی ژەمانن. یەکێک لە کەسایەتیە کاریگەرەکان لە نێوگەلی ئەمریکی و لە بانگەشە کارانی هێرماجدۆن و لە پشتیوانانی دەوڵەتی عیبری ئیسرائیلی قەشە بات ڕۆبرتسۆنە کە میوانداری بەرنامەیەکی نەوەت خولەکی کرابوو بە ناوی یانەی 700. ژمارەی 700 ئاماژە بوو بۆ ژمارەی بەشداربووەکانی. ئەم بەرنامەیە ئەگەیشتە نێو زیاتر لە 16 ملیۆن خانەوادەی ئەمریکی واتە زیاتر لە 19 ئەمریکیەکان. ڕۆبرتسۆن نزیکەی 1300 کەسی دائەنا بۆ بەڕێوەبردنی ئیدارەی تۆڕە تەلەڤیزیۆنە مەسیحیەکە CBN و 3 وێزگەی تەلەڤیزیۆنی و 1 وێزگەی رادیۆیی و پەیامنێری 6 دەوڵەتیشی لەخۆگرت. بەرنامەیەکی بانگەشەکاری و هەواڵی بوو لە هەشتاکاندا داهاتێکی ساڵانەی بۆ ئیسرائیل بەدەزێنا کە زیاتر بوو لە 200 ملیۆن دۆلاری ئەمریکی. هەژمۆنی ڕۆبرتسۆن گەیشتە کۆشکی سپی بەڕادەیەک ساڵی 1988 لە هەڵبژاردنە بەرایەکاندا لەسەر لیستی پارتی کۆماری خۆی بۆ سەرۆکایەتی ئەمریکا کاندید کرد. یەکێکی دیکە لەو کەسایەتیانەی کە کاریگەری هەبوو لەسەر بڕیاری ئەمریکی ڕۆژگاری ڕێگان مبەشیر جێری فۆلۆیل بوو کەوانە تەبشیریە هەفتانەیەکانی بۆ نزیکەی زیاتر لە 5 ملیۆن ماڵی ئەمریکی ئەگواستەوە واتە نزیکەی لە 6.6 لە گوێگران. جێری فۆلۆیل لە پشتیوانانی پاکتاوی ڕەگەزی بوو لە باشووری ئەفریقا. یەکێکیش بوو لە سەرسەختترین پشتیوانانی دەوڵەتی زایۆنی ئیسرائیلی و ڕەواجی پێدەرانی هێرماجدۆن. لە ساڵی 1985 فۆلۆیل پشتیوانی
لە دیکتاتۆری فلیپینی مارکۆس کرد. پاشان لە ساڵی 1986 ڕێکخراوێکی دامەزران بە ناوی فیدراڵیەتی ئازادی بۆ ئەوەی ئەم ڕێکخراوە ببێتە دایکێک بۆ ئەو کۆمەڵە معنەویەی کە بەڕێوەی ئەبا. لە ساڵی 1986 ئێوارەخوانێک لە واشنگتن سازکرا بۆ پشتیوانی لە بوشی باوک کە جێگری سەرۆک ڕێگان بوو. فۆلۆیل بە میوانەکانی ڕاگەیان کە بۆش لە ساڵی 1988 ئەبێتە باشترین سەرۆک. فۆلۆیل تۆڕێکی تەلەڤیزیۆنیشی کڕی کە بریتی بوو لە کۆمپانیای مەسیحی نیشتیمانی ناوی لێنا وێزگەی ئازادی بۆ پەخش بۆ ئەوەی بەرنامەگەلێکی ئاینی 24 کاتژمێری پەخش بکە. هەموو بەرنامەکان تایبەت بوون بە پێشبینیەکانی پەرتۆکی پیرۆز لە بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیلی مەزن و شەڕی هێرماجدۆن. فۆلۆیل کاریگەری لەسەر سەرۆک ڕیگان زۆر بوو، بە جۆرێک پێیوا بوو کە ئەو یەکێکە لە سەرکردەکانی جەنگی هێرماجدۆن. قەشە جەیمز سواجارد کە یەکێکە لە دیارترین مبەشیرە خاوەن جەماوەرەکان، خاوەنی دووەم بەناوبانگترین ئێزگە تەلەڤیزیۆنە ئینجیلیەکانە. بە پێی ڕاپرسی دامەزراوەی نیلسۆن دەنگی ئەم ئێزگەیەگاتە لە سەدا 5.4 بینەرانی ئەمریکا، واتە نزیکەی 9 ملیۆن خێزان ڕۆژانی یەکشەممە. جیم بیکەریش کە خاوەنی سێ بەناوبانگترین ئێزگەی تەلەڤیزیۆنی ئینجیلیە، یەکێکە لە شاگردەکانی ڕۆبرتسن و دەنگی ئەگاتە گوێی 6 ملیۆن ماڵی ئەمریکی. وەکو سەرجەم پیلانجێڕەکان باوەڕی بەهاتنەوەی دووەمی مەسیح و شەڕی هێرماجدۆن هەیە. ئێزگە تەلەڤیزیۆنەکەشی قازانجێکی خەمڵێنراو بە زیاتر لە 100 ملیۆن دۆلاری ئەمریکی بەدەزەێنێ. کینین کۆبلاندیش دەنگی ئەگاتە 4.9 ملیۆن خانەوادەی تەماشاکەری بەرنامە تەبشیریەکانی. ئەو وای ئەبینێ کە ئیسرائیلی نوێ و زایۆنی ئینجیلی یەکشتن، ئەڵێت کە خوا ئیسرائیلی دامەزراندووە. ئێمە ئەبینین کە خوا لە پێناوی ئیسرائیل ئەجوڵێ، ئەژڵێت کاتێکی زۆر ناوازەیە ئەو هەستە لای خوا دروست بکەین چەندە ڕیشە و ڕەچەڵەکی ئیبراهیم بەرز و بەڕێز ئەنرخێنین. ڕیچارد دیهان بەرنامە تەلەڤیزیۆنە تەبشیریەکەی بەناوی یەومە کەشفە نیظام ئەگاتە نزیکەی 5 ملیۆن ماڵی ئەمریکی. ئۆراڵ ڕۆبرتسن بەرنامە تەلەڤیزیۆنیەکەی ئەمیژەگاتە نزیکەی 6 ملیۆن خێزانی ئەمریکی. ئۆراڵ ئەژڵێت خوا داوای لێکردووە ئەم زانکۆی بکاتەوە. خوا لە ساڵی 1968 هیزاینی پێڕاگەاندووە کەنیسەی پیرۆز لە بەنتیکۆستال بەجێبێڵێت و ببێتە قەشە لە کەنیسەی میسودیست. ڕێکس هەمبرت یەکێکە لە مبەشیری ڕێنماییەکانی سکۆفیلد و دەنگی ئەگاتە نزیکەی 4 ملیۆن خێزانی ئەمریکی. شیای باسە لە نێو 80,000 قەشەی ئینجیلی کە ڕۆژانە لە ڕێگەی 400 ئێزگەی رادیۆ پەخشەکەن و زیاترینیان لە کۆمەڵەی پیلانجێڕەکانن لە نێو پشتیوانانی سیستەمی ڕەگەزپەرستی لە ئیسرائیل. ئەوان بەتوندی لە جێی پاشانی تاج لەسەری سەر عەرشی ئەمریکین و ڕۆژانە ملیۆنان دۆلار داهاتیانە. زۆربەی قوتابخانە ئینجیلیەکان لە ئەمریکا سیستەمی ئاینی و بیردۆزی هێرماجدۆنە خوێن و باوەڕیان وایە کە ڕزگاربوون لە جەنگە وێرانکەرەکە لەسەر خاکی هێرماجدۆنە لە فەڵەستین. مەجیدۆ یان مەجدون تەپۆڵکەیەکە یان گردۆڵکەیەکە کەوێتە سەردۆڵێک بە ناوی یەزەرعیل لە دووری 20 میل لە ڕۆژهەڵاتی شاری حەیفاوە. وشەی هر بەمانای چێو یان شاخدێ خراوەتە سەر مەجیدۆ بۆتە هێر مەجدۆن، واتە چێو یان گردی مەجدون. لە مێژوشدا لەسەر خاکی هێر مەجدون شەڕی زۆر ڕوویانداوە پێش زاین و دوای زاین. چێ ئەمریکا بەڕێوەبە یان چێ بڕیاری ئەمریکی بەدەستە، لە ئەنجامدا چێ حکمی جیهانەکە. زۆرێک لەو نووسەرانەی کە بە دوای حەقیقەتی پەیوەندی نێوان ئیسرائیل و ئەمریکادا گەڕاون کە هەندێکیشان عەرەب بوون، گومانیان وایە
کە پەیوەندیەکە لەسەر بنەمای بەرژەوەندی سیاسی دامەزراوە. گوایە ئیسرائیل پیاوی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەندێکیش لەسەر ئەم ژێیە هێندیان وتووە وای لە ئەمریکا کردو عەرەب بکاتە جێگرەوەی ئیسرائیل و ئەوان واتە عەرەب بەکەڵکتر بزانێ بۆ ئەمریکا وەک لە ئیسرائیل، کەواتە پەیوەندی بەتینی نێوان ئەمریکا و دەوڵەتی زایۆنی ئیسرائیلی مانای چییە؟ زۆر کەس و لە نێویشیاندا بەندە گەیشتوم بەو حەقیقەتەی کە ئەو پەیوەندیە بناغەکەی ئاینە، واتە ئەوەی لە تەورات و ئینجیلدا هاتووە لە پێشبینیەکانی تایبەت بە هاتنەوەی دووەمی مەسیح و گەلی هەڵبژێردراوی خودا و شەڕی ئەتۆمی هێرمازدۆن. لەوانەیە کەسێک بڵێ دوژمنایەتێکی کۆن هەیە لە نێوان مەسیحێت و جولەکەدا، دەستی جولەکەش هێشتا کە خوێنی مەسیحی لێ چۆڕێ، وەک مەسیحیەکان بڕوایان وایە کە جولەکە بکوژی مەسیحن. بەڵام واقعی هاوچەرخ جەخت لەو ئاشبوونەوەی کاتەوە کە لە نێوان ئەو دوولایەنەدا هەیە و پاپای ڤاتیکان جوولەکەی بێبەری کردووە لە خوێنی مەسیح، وتوێتی جوولەکەی ئەمڕۆ تاوانی جوولەکەی دوێنێکی دوور لە ئەستۆ ناگرن. جوولەکەی زایۆنی سودمەند بوون لەم ئاشبوونەوە کاتیە و دەستی بەدزەکردنە نێو مەسیحیەت کرد و اینجا کۆمەڵەی ئینجیلی ئوسولی ڕازڕەو لە ئەمریکا دەرکەوتن بۆ ئەوەی باڵی ڕاستی مەسیحی پشتیوان لە دەوڵەتی ئیسرائیلی پێک بێن و لەسەر زەوی بیچەسپێنن. واقعی سیاسی ئەمڕۆژ جەخت لەسەر هەمان شتەکاتەوە. خانمەنووسەری ئەمریکی گریز هالسل ئاماژەی بەم ڕاستیە داوە، ئەگەرچی لای ئەو سەرکردە و بیرمەندانی عەرەب کە بیرۆکەی پیلانجێڕی ڕەدەکەنەوە، ئەمە شتێکی ناڕوون و نادیارە کە ئەم خانمەنووسەرە لە پەرتوکە ناوازەکەیدا باسی لێکردووە بە ناوی ئەنبوئەت وەسیاسە. ئەڵێت هەردوو ئوستاد برایس و نەغودمان بیر و باوەڕی خۆیان پێڕاگەاندوم کە فۆلۆیل و سەرکردە گەلێکی دیکەی باڵی ڕاستڕەوی مەسیحی پشتیوانی کوێرانەی خۆیان دەربڕیوە بۆ داگیرکاری سەربازی شێتانە داگیرکردنی لوبنان لە ساڵی 1982 بۆ هۆی کوژانی 654 کەس و برینداربوونی 3840 دیکەش. قەیرانی کەڵەکە بوو بەهۆی خەرجکردنی 2 ملیۆن دۆلاری ڕۆژانە بۆ پارەدارکردنی سوپای داگیرکاری غازی ئابووری ئەمریکای وێران کرد و بووە هۆی ڕێژەیەک لە هەڵاوسانی چاوەڕێنەکرا و بەرزبوونەوەی نرخی مادە خۆراکیەکان بە ڕێژەی 100,000. وای کرد ژمارەیەکی بێ ئەندازە ئیسرائیلی دەوڵەتی زایۆنی جێبێڵن و کۆچ بکەن بۆ دەوڵەتێکی سەقامگیرتر و بەتایبەت بۆ ویلایەتە یەکگرتووەکان. لەسەر و ئەوەشەوە هەردوو ئوستاد بە پوختی ئاماژەیان پێداوە کە بۆردومانی ئیسرائیل بۆ سەر بەیروت و کوشتارگەکانی سەبرا و شاتیلا ناوبانگی نێودەوڵەتی دەوڵەتی زایۆنیشی ناشرین کرد و ئابووریەکەشی خراپ کرد. نووسەر ئەژڵێت لە ساڵی 1985 گەشتێکی ڕێکوپێکی دووەم جارم بۆ خاکی قودس ئەنجامدا. لە ڕێگەی ئەو گەشتەوە زیاتر بۆم دەرکەوت کە بۆچی 40 ملیۆن نەریتخوازی ئینجیلی باوەڕیان بەوە هەیە کە خوا فەزلی جولەکە ئەدات بەسەر عەرەبدا. لە گەشتەکەدا کەسێک بوو بە هاوڕێم و یەکترمان ناسی کە هاوڵاتیەکی ئەمریکی بوو لە ویلایەتی جۆرجیا. پێیوتم ئەو ئاواتەخواز بووە کە بە جوولەکەیی لەدایک بێ. لێم پرسی واتە پێی وایە کە غەیرە جووەکان خراپترن لە جوولەکە چونکە جوولەکە گەلی هەڵبژێردرای خوددان؟ وەڵامی دایەوتی بە دڵنیاییەوە، پاشان کەمێک زیادەی خستە سەر وەڵامەکەی. کاتێخوا گەردوونی دروست کرد بەرەکەتی خۆی دایە جوولەکە، لەبەر ئەوە جوولەکە باشترین و جیاوازن لە غەیری جوولەکە. خوا هەر لە سەرەتاوە ویستی وا بووە کە جوولەکە خاوەندارەتی خاکی پیرۆز ئەرزل مقەدەسە بگرنە دەست. خوا خۆی ئەمەی بڕاندۆتەوە و هەموو ئەم خاکەی داوە بە جوولەکە. بۆ وتەکەشی چەند ئاەتێک لە ئینجیلی کردە بەڵگە، بە تایبەت ئەسحاحی 15 کاڵێت ئەم خاکەمان بەخشی بنەوە و وەچەکانتان لە ڕووباری میسرەوە تا ڕووباری گەورەی فرات. گریس هالسل ئەژڵێت پرسیارگەلێک دەربارەی مانای ڕووباری میسر کراوە کە گوایە ئێستا زەیەک هەیە بەناوی وادی العەرەیش، پێشتر پێوترا ڕووباری میسر، بەڵام هاوڕێ ئەمریکیەکەم ئەڵێت
من پێم وایە کە ڕووباری میسر بێجگە لە نیل چی دیکە نییە. ئەگەر ئەوە ڕاست بێت ئەوە بەشگەلێک لە میسر واتە سەینا و هەندێک خاکی دیکەی ژێر دەسەڵاتی میسر ئەکەونە چوارچەوەی ئەو بەخشینە خوداییە کە بە ئیبراهیمی بەخشیوە. ئەژڵێت من بڕوام وایە کە تاوانە لە بەردەم خوددا بەرپرسانی ئەمریکا بیر لە دانانی هیچ کردێکی ئاشتیانە بکەنەوە کە ئەگەری هەبێت بستێک لەو خاکە لەدەست بدەن کە خوا بەخشیویە بەو گەلەی لەبەرترە خاوەندارەتی بکە. گریس هالسل ئەژڵێت پرسیم ئەگەر ئەوە ڕاست بێت کە خوای گەردوون مافی خاوەندارەتی بەخشی بێتە کەمینەیەک، ئەمە مانای تایبەتێتی و ئەفزەلیەت و جیاکردنەوە نییە؟ وەڵامی دامەوتی خوا ئەم خاکەی نەداوە بە غەیری جوولەکە واتە عەرەب. ئینجا پرسیم ئایا پێی وایە ئەم قەوارە سیاسەی ئێستا کە پێی ئەوترێت ئیسرائیل و پاش کوشتارگەکەی نازیەتی ئەڵمانی دامەزرا هەمان قەوارەی کۆنە کە لە پەرتۆکی پیرۆزدا لەبارەیەوە هەندێک شتمان خوێندوتەوە؟ بە ئەرێ وەڵامی دایەوتی نەتەوەی عیبری پێش 3000 ساڵ یان زیاتر دامەزرا و ئەو دەوڵەتە عیبرێش کە ساڵی 1948 دروست بووە هەردووکیان یەکشتن. ئینجیلی ژەڵێت ئیسرائیل سەر لە نوێ هەڵەسێتەوە و ئەمەش ڕوویدا. ئەمەشە وام لێکا بڕوام بەڕاستێتی ئینجیل هەبێ. دووبارە پرسیارم کردەوە ئایا ئەو خەڵکەش کە بەم دواییانە لە ئەوروپاوە هاتن بۆ فەڵەستین وەکو مەناحیم بیگن کە لە پۆڵەنداوە هات و نیشتەجێبوون لە نێو ئەوانەی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هاتبوون، ئایا ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەو سامیانەی کە بەر لە 3000 ساڵ لە فەڵەستین ژیاون، ئایا ئەو سامیانە ڕۆژهەڵاتین؟ وەڵامی دامەوە جوولەکە گەلێکی خاوەن یەک ڕەچەڵەک و یەک ڕیشەن. وتم جوولەکەیەک کە لە یەمەن ئەژی ئەشێ بە ڕۆژهەڵاتی بێتە هەژمار، جوولەکەیەک کە لە فەڕەنسا ئەژی ئەشێ بە قەوقازی بێتە هەژمار. لە هەمان کاتدا فلاشا جوولەکەکانی ئەسیوبیا وەک زنجەکان دێنە هەژمار و جیاوازیان نییە. وەڵامی دامەوتی نەخێر، هەموو جوولەکە یەک ڕیشن، هەرواش بوون لە ڕۆژگاری ئیبراهیمەوە. جەختی لێ کردەوە کە تەواوی جیهان دوو نەتەون، جوولەکە و غەیرە جوو. چاوی خوداش هەمیشە لەسەر گەلی جوولەکەیە. هەروها وتیشی فەڵەستین ئەو خاکەیە کە خوا هەڵی بژاردووە بۆ گەلە هەڵبژێردراوەکەی و منیش ئەگەر جوولەکە بام مافم ئەبوو بەسەر خاکی فەڵەستینەوە وەکو بنگۆریون و بیگن و شامیر و گۆڵدامائیر و بۆبی براون و هیدی کەش لە کۆچبەران. چون بەپێی یاسای گەڕانەوەی جوولەکە هەر کۆچبەرێکی جوولەکە لە دایکێکی جوولەکە بێت یان بوو بێتە جوولەکە ڕەگەزنامەی پێدرێ. لێم پرسی ئایا بوون بە جوولەکە کاریگەری هەیە؟ بەنەرێ وەڵامی دایەوە وەک جەختکردنەوەیەک لەوەی کە یەکێک لە ئەرکەکانی مەسیحیەکان بەرەکەتدارکردنی جوولەکە و پاڵپشتیکردنیانە لە هەموو ئەوەی چاویان لەسەرەتی و وەستان لە شانیانەوە. وتیشی ئیسرائیل لەسەر حەق بوو لە جەنگی لوبناندا. ئەگەر دەستیان بەسەر هەندێک خاکی عەرەبیدا گرتووە ئەوە مافی خواکردی خۆیانە کە کارێکی وا بکەن و پێویست بۆ زیاتر لەوەش وەربگرنەوە. لێم پرسی ئایا پەرتووکی پیرۆزەڵێت خوا وای لە ئیسرائیل ویستووە کە پەلاماری لوبنان بدا لەو کاتە دیاریکراوەی کە دەستی بە هێرشکردن کرد؟ بە ئەرێ وەڵامی دامەوە. وتیشی جەنگ بەشێک بوو لە ڕوئیاکە ئەو فەڵستینیانەی کە دژی ئیسرائیلەکان جەنگان و بەشێکن لە دامەزراوەی ئازادکردنی فەڵەستین چەکێکیان بەکارهێناوە کە یەکێتی سۆڤێت پێداون. بەم جۆرە جەنگەکە جەنگی یەکێتی سۆڤێتی بووە بە وەکالەت. بزوتنەوەی ئازادکردنی فەڵەستینی لە جێگەی ڕووسەکان شەڕیانەکرد کەواتە بەزینی بزوتنەوەی ئازادی فەڵەستین بەزینی ڕووس بوو. هەروەها وتی کتێبی پیرۆز پێمانەڵێ کە ئەبێت پێشبینی هێرشێک بکەین ڕووسەکان و یەکێتی سەرکردەکانی عەرەب بۆ سەر ئیسرائیل بەرپایەکەن. ئێمە تەواو دڵنیاین کە ئەو هێرشە نزیک بووەتەوە چونکە هەردوو کتێبی دانیاڵ و حزقیال پێشبینیان کردووە. هەروەها ئێمە باوەڕمان بەوە هەیە کە مێژوو قۆناغی دواتری بەدوادادێ، ئەویش قۆناغی لوتکەیە کە بریتیە لە دامەزراندنی مەملەکەتی مەسیح
بە جۆرێک مەسیح بۆ ماوەی 1000 ساڵ فەرمان ڕەوایەتیەکە هەموو جوولەکەش ئەبنە مەسیحی بەشدار ئەبن لە مەملەکەتی هەزارەدا مەملەکەتێکی حەقیقی لەسەر زەوی کە بارەگا سەرەکیەکەی قودس ئەبێ. گریس هالسل ئەژلێ پرسیارم لێ کرد دەربارەی ناوی ئەو ڕووداوانەی کە شێ پێش ئەو قۆناغە ڕوودەن. ئەویش وەڵامی دایوتی یەکەم گەڕانەوەی جوولەکە بۆ خاکی فەڵەستین، دووەم دامەزراندنی دەوڵەتێک بۆ جوولەکە. ئەو ئەڵێت دروستبوونی ئیسرائیلی نوێ لەگەڵ گەڕاندنەوەی جوولەکە بۆ سەر ئەو خاکی خوا بەڵێنی پێداون بەڵگەیەکی بێچەند و چوونمان پێدا لەسەر ئەوەی کە نەخشەی پیرۆزی خوددا لە بواری جێبەجێکردندایە. گەڕانەوەی دووەمی ڕزگارکەرەکەشمان یەکلا بۆتەوە. سەبارەت بە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلیش گرنگترین ڕووداوی مێژووی هاوچەرخە بە یەکەم هەنگاو دانرێ بەرەو سەرەتایی کۆتایی دنیا. خوا لە ساڵی 1967 ئاماژەیەکی پێداین کاتێک سەرکەوتنی بەسەر عەرەبدا بەخشی بە ئیسرائیل و جوولەکەش توانیان خاکی تەوراتی یەهودا و سامیرە بگرنەوە و دەسەڵاتی سەربازی بگرن بەسەر شاری قودسدا. بۆ یەکەم جار بەر لە 2000 ساڵ لەمەو پێش قودس کەوتە ژێر دەسەڵاتی جوو. ئەم ئاماژەیە باوەڕی بە بەهێزی و ڕازگۆیی پەرتووکی پیرۆز نوێ کردەوە. سێەم مژدەدان بەلاهوت بە سەرجەم نەتەوەکان و لە ناویشیاندا ئیسرائیل لە میانەی شەپۆلە کورتەکانی ئامێرەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنەوە پەیامی مەسیح بە جیهاندا بڵاوەکرێتەوە. ئێستا 40 نێردەی مژدەبەری ئینجیلیمان هەیە لە جیهاندا. بانگەوازەکە گەیشتۆتە سەرجەم نەتەوەکان. چوارەم بەرزبوونەوە و هەڵکشانی ڕێژەی ژمارەی کەنیسە کە من پێشبینی ئەوە ئەکەم لە هەموو کاتێکدا. پێنجەم ڕوودانی فیتنە و ئاژاوە بە جۆرێک دەردی سەری و کۆژانی زۆر ڕوەدەن و هەموو ئەوانەی بڕوایان بە سزایەکی تند هەیە و پێ ئەنێنە جەنگەکانەوە بە سەرکردایەتی دوژمنەکانی مەسیح گرفتارە بن. شەشەم ڕوودانی جەنگی هێرمازدۆن. من وێڕای شادومانیم بە گەڕانەوەی جوولەکە بۆ فەڵەستین و دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل وا هەستەکەم کە جوولەکە بە تەواوی ئەرکەکەیان ئەنجام نەداوە یان پێویستە هەموو ئەو خاکە بگرن کە خوا بەخشیوە بە عیبریەکان. واتە پێویستە جوولەکە پێش گەڕانەوەی مەسیح ببنە خاوەنی ئەو خاکەی خوددا بەخشیوە پێیان. پێویستیشە عەرەب ئەم خاکە بەجێبێڵن چونکە ئەم خاکە تایبەتە بە جوو. خوا خۆی ئەم خاکەی بە جوولەکە داوە. تا ئێرە قسەی ئەم ئەمریکیە بوو کە نمایندەی عەقیدە و باوەڕی زیاتر لە 40 ملیۆن ئەمریکی ئوسوڵی پشتیوانی تا سەر ئێسقانی ئیسرائیلەکە. ئەوان فەرمانڕەوا و کار بەدەستانی نوێی گەورەترین دەوڵەتن لە جیهاندا یان ئەو دەوڵەتەی کە لە ڕووی سەربازی و ئابوووریەوە دەستی بەسەر جیهاندا گرتووە. ئەوە هزری زایۆنی تەوراتیە کە تێ ئەکۆشێ بۆ وێرانکردنی گۆی زەوی لە پێناوی چاوی جوولەکەدا. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. هاوڕێمان بن.